دکتۆرە ئایا نیشانەکانی دووگیانی دەرەوەی منداڵدان چین؟ زۆر جار نیشانە سەرەتاییەکانی دووگیانی لە دەرەوەی منداڵدان هەر وەکو نیشانەکانی دووگیانی ئاساییە کە ئەوەش وای کردێ کە لە سەرەتا دەستنیشانکردنی ئەو نەخۆشیە قورس بیتن. لە نیشانە باوەکانی بریتین لە ئازاری زەک لە ناوچەی حەوز یان بە زۆری لە لای ڕاست یان لە لای چەپ، هەروەها خوێنبەربوونی سووک یان هەبوونی پەڵەی خوێن. لەگەر بەڕۆپێچوونی دووگیانیەکە احتیمال هەیە کە هەندێک لە خانومان تووشی سکتون یان سەرگەشت خواردن یان ماندوێتی ببن کە ئەوەش دەبیتە هۆی مەترسی لەسەر ژیانی ئافرەتەکە. و هەروەها لە هەندێک حالەتدا لەوانەیە ئازاریشان یان هەبوونی ئازار لە کاتی میزکردندا هەبێتن کە ئەوەش دەبێت ئاماژە بێت بۆ خوێنبەربوونی ناوە واتە نەزیک داخلی. ئەگەر دووگیانی لە دەرەوەی منداڵدان ببیتە هۆی پچرانی بۆری فالۆپ واتە بۆری منداڵدان، نیشانەکانی تونتر دەبیت و هەروەها دەبیتە هۆی ئازارێکی بەهێزتر و لە هۆش خۆچوونی نەخۆشەکە و ئەگەری توشبوون بە شۆک. و ئەگەری هەبوونی هەرێک لەو نیشانانە دەبێ ئافرەتەکە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆر بکاتن بۆ وەرگرتنی چارەسەری پێویست. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.